دوای دانستان و گفتوگۆ چەند مانگیەکەی نێوان حزب و لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم هەنگاوی فعلی و یاسایی بۆ پێکهێنانی حکوومەت و کاراکردنەوەی دامەزراوەیی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەم پەرلەمانەی کوردستان بە پراکتیکی کاری لەسەر دەکرێت. ئێستا ئێمە بە دوواداچوون دەکەین لەگەڵ فراکسیۆنەکانی نێوپەرلەمانی کوردستان و حزب و لایەنە سیاسیە براوەکانی هەڵبژاردن کە چی ماوە تاوەکو کابینەی داهاتوو پێک بهێنرێ و کۆسپەکانی بەردەمی چی. ماوەیەکی زۆرە خەڵک چاوەڕێی پێکهێنانی حکوومەت دەکات، کارەکردەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم دەکات، سەبری خەڵک تەواو بوو. ئەمە بۆ ئەو دواکەوتنە بۆچی؟ ئێمە گەل لە سیاسیەوە بڵێن سەبری ئێمەش تەواو بوو ڕەنگە باش نەبێتن، بەڵام هەموو جار سیاسیەکان ئەڵێن هەڕەشەکان ئەڵێن کاکەگەر حتا فلان ڕۆژ نەهات پارتیش سەبری تەواو بێ، خۆ پارتی ئەیوب پێغەمبەر نییە. بەڵام لەم کابینەی هەڵبژاردن ئێمە لە ئەیوب پێغەمبەرمان تێپەڕاندنانی سەبرەکە یەکجار زۆر بوو. لە سین و هەڵبژاردن کراوە ئێستا من و تۆ قسە دەکەین دەی مانگی چوارە، ئەنی مانگێک هەفتایەک 10 ڕۆژ 20 ڕۆژ مانگ بەو چەند مانگ تێپەڕین چاوەڕێکین. ئەم سەبرەی پارتی من ئەیزانم خواش چاکەی پارتی دەدات و خەڵکەکەش چاکەی پارتی دەدات، چونکە سەبرمان بوو پاراستنی کورسانمان گرت. ئەگەر نەمان کرد باە وتمانە کاکە 54 کورسیمان 45 کورسیمان هەیە و بە نەفەسی غڕورانە قسەمان کرد با و هەڵسو کەوتمان کرد با و لەو پەرلەمانە ئەوەی ویسمامان دەمانتوانی تێبپەڕێنن، بەڵام نەمان کرد بۆی ئەو کورسانە تێک نەچێت. خەڵکی تر ویستی ئەوە بکات، خەڵکی تیویستیش پارتی ئەمەی بکاتن، ئەم هەنگاوی بە هاوێژت بکەنە دوو ئیدارەی هەموو ڕۆژ قسەیان کرد و لە ئاستی مەکتەبی سیاسی یەکێتیان قسەیان کرد لەسەر کرداتی بەێمەیان و بێمە هەم پەرلەمانتاریم چوی دانیشتین لەسەر کرداتیان وتە کاکە پرۆژەمان ئامادە کردووە بۆ دویداری لە کوردستان. پارتی نەک لیان ناترسێ لە قەوارەی کوردستان هەموو جار ترسیمای ئەم قەوارە بپارێزین. ئێمە وەکو پارتی فراکسیۆنی پارتی حزبی ئێمە من لە دیدگای حزبی خۆ باش تێگەیشتومە کوردستان هەز دەکەین کوردستان بەس لەسەر شانی ئێمەیە، کەسی هەڵ نەگرتووە. باشە باس لە یەکێتی کرد، ینی مەبەست لەوەی یەکێتی هۆکار بۆ تاوەکو ئێستا پێکهێنانی کابینەی داهاتوو دوا بکەوێت. من نایزان وەکو حزبێک حەقی خۆیەتی بۆ خۆی داوای ئەنی منافسە بکاتن، حەقی لە پشکی خۆی زیاتر وەربگرێت. ئێستا ئەگەر تەماشای یەکێتی بکەن لەم پەرلەمانی کوردستان 21 کورسیان هەیە، قەبارەیان دەکاتە 18.9 لە حکومەت پتری 25% وەرگرتووە، ینی زۆر لە ئەوەی خۆی قەوارەی خۆی گەورەتری وەرگرتووە. پارتی بەوە نافراوەڵن حزبێکی مەردە، ینی ئەی بەخشێت مەرداتیەکەی ئەوە نییە وەکو قوڕان ناڵێتن ئەوە دەست کراوە نەبێتن ئەوەندە مەردبی هیچ لە دەست نامێنی و دەستی شوا قەپات نەبێت ئەوەندە بەخیلبی هیچ نەدەی. مەرداتیەکەی مە بۆ کوردستانە بۆ کوردستان هەر زۆر مەردە پارتی بۆ پاراستنی کوردستان لە حەقیەکە زیاتر مەسیبی وەرگرتووە، گۆڕان لە حەقی خۆی زیاتری وەرگرتووە کە 12 کورسیان هەیە. ئەمە هەموو لە پشکی پارتی چووە، لە حەقی پارتی چووە، لەو دەنگەی پارتی چووە، بەڵام دەنگدەری پارتی قیادەی پارتی چاکەزانێتن خەڵکەکە هەموو ئەمە قبول دەکە بۆی ئەم کوردستانە تێک نەچێتن. ئەماوەیە فەرقی پارتی و حزبەکانی ترکا کەمێران. پارتی ئێمە لە عالەمی سیەمین گەن دووە نامیە لەوە مەرکەزیەت مهمە، بۆی مەرکەزیەت هەیە قیادەی پارتی ئیشرافی قاعدەکەی خۆی ئەکاتن و ئەمە دروستە لە سیاست. باشە حزبەکانی دیکە قاعدەکەیان کە نازان چی لە پشت پەردە هەیە ئەوان قیادەی حزبی خۆیانەکەن، باشی ئەوان ناوێت هیچ شتێک بکەن. زۆر باشە کاک هێویدار، لەگەڵ دەستکراوەی پارتی کە خۆت باسی لێوە دەکەی، پارتی دەستی کراوە بۆ حزبەکان، بەڵام تاوکو ئێستا گرێکەوەرەکانیش نەکراوەتەوە، هێشتاش نەتوانراوە دامەزراوە سەرۆکایەتی هەرێم کارا بکرێتەوە بربژاری پارتی بۆ کابینەی داهاتوو ڕاست پێدرێت. پارتی ئەتوانێت گری زۆر گەورە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی ئەو منتەقەی کە تێدا ئەژید ئەکاتەوە، بەڵام لەسەر ناوخۆ زۆر زەحمەتە چکو ترسێکی مەسر هەیە. مەسەڵەن ئێستا لەگەڵ عێراق گەورەترین مشکلەمان هەبوو جەنابی سەرۆک کردیەوە، لەگەڵ تورکیا هەبوو دوای ڕفراندۆمەکە کاکچوان کردیەوە، جەنابی سەرۆک کردیەوە، لەگەڵ ئێران هەبوو کردیەوە، ینی مشکلەی گەورە هەبوو. بەڵام ئێستا کەوتان لەگەڵ بەڵام ئێستا لە ناوخۆی کوردستان لەگەڵ یەکێتیش هەیە. مشکلەکە ڕێککەوتن نییە، کەس قیمەتی ڕێککەوتنە کەس حەقی ڕێککەوتنەکەی ناداتن. ئێمە ڕێککەوتنمان هەبوو لە هەلبژاردننی ڕابردوو
پارتی کوڕی خۆی کردە قوربانیان کوردستانە لە شەڕی داعش پاراستنی کوردستانی کرد ئەوان لەو پەرلەمانە ئینقلابیان کرد 23 حزەیران ئێمە داوای گەڕانتیمان کردووە کە نابێتن جایتر ئەمە دووبارە بێتەوە ئەمەشیان کرد پارتی لیان قبول کرد لە حەقی خۆیان پێدا تکاکە بەسەو کوردستانە بپارێزێت تکا ڕجاتان لێەکەی خو نەبوو ئێمەیە ئەم کوردستانە تەنیا پارتی تێدا ناژێتن هەموو کەسی تێدا داروبەری تێدا دەژێت لە کوردەوە لە عەرەبەوە اینجا لە پارتیوە لە یەکەتیەوە کاکە هەرچی دەتەوێت لەو کوردستانە ئەژێت پارتی بۆ پاراستنی کوردستانە ئیشەکات بەڵام ئەوە پارتی بۆ ئەوش دامەزراوە باشە ئێوە ڕێکەوتنێکتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کرد دواترش ڕێکەوتنێکتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە تاوەکو ئێستا ئیمزای لێسەر نەکراوە نەمانی بزوتنەوەی گۆڕان مەترسیەکیان هەیە لەوەی پارتی لی بسوڕێتەوە ئەم جارە اتفاقێک لەگەڵ یەکێتی بکە تۆ وەکو پەرلەمانتارێکی پارتی لە پەرلەمانی کوردستان ئەم مەترسیە بەجددی دەبینی ئەمە پارتی ئەمە لە پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆنی پارتی حزبێکم پارتی بەوە ناسراوە خاوەن ئەخلاقە مەبدەئە اتفاقی گرتووە ڕێز لە ئیتفاقی خۆی لەو ئیمزای خۆی ئەگرێت کە لەگەڵ گۆڕانی کردووە دائمە جەنابی سەرۆک قسەی کردووە ینی هەموو شتێکە لە 100 ئیمزاش گرنگترا و قسەی جەنابی سەرۆک ڕێزی لەو قسەی جەنابی سەرۆک لە ناو پارتی دەگرێ و سەر دەکەوێتن بەڵام ئەو بەرامبەری ترە دەبێت ئەو پرسیارە لەوان بکرێ ئایا ئێوە ڕێز لەو ئیمزاگرن کە لەگەڵ پارتیتان کردووە بۆ بەڕێوەبردننی ئەو وڵاتە بوو 4 ساڵی ینی مەترسی لەوە هەیە بزوتنەوەی گۆڕان پەشیمان بێتەوە یان یەکێتی ئێمە مەترسیمان نییە بەڵام هیوادارین ئەمەی جاری تر لێرە دووبارە نەبێتەوە باشە ئێستا چی پێشتر گوترا بۆ سەری ساڵ کابینەی داهاتوو پێک دەهێنرێت دواتر گوتیان لە کاتی نەورۆز دواتر گوتیان بۆ مانگی چوار ئێستا چی بەسەر هاتووە دۆخەکە خەڵک تێناگەلەوە بۆ مانگی پێچ بۆ مانگی پێنج وایە یعنی ئەزان چۆنە قەولی پارتی ویستی دیدگایەک پێشانی عێراق ئەمریکا دەوڵەتانی ناوچە بدەت ئێمە ملەتێکین حەزمان لە دیموکراسیە لەگەڵ ئەوەی موەسسەساتی ئەم وڵاتەکە بە دیموکراسیە دروست بوونە بکەونە سەر ڕاستەڕێی خۆی و ئیشە وڵاتە بکەن وتمان کاکە پێش کابینەی عێراق ئێمە 25 دۆزدە حکومەتی خۆمان ئەعلانەکەین تەشکیلەکەین لێرە سەرروکی یاریم سێن دەخوا و کابینەکە لێرە بتمانە وەرەگری لەو پەرلەمانە بەڵام حیزبەکانی تر نەهاتنە پێش وتمان کاکە مانگی یەک دەکەین هەر نەهاتنە پێش وتمان پێش نەورۆز مزگینەکە دەدەینە خەڵ دەکەینە دوو نەورۆز هەر نەهاتنە پێش ئێستا وتمانە ناوەڕاستی چوار هەشتا نەهاتونەتە پێش کە وتیان ئێمە قەت داوای مەنسوب و پۆست و شیوان ناکەین و داوای شەراکەت ئەەکەین و سیستەم بۆ ئێمە مهمە و پەیڕەوی و پرۆگرامی حکومەت بۆ ئێمە قەتوانە بەڵام ئێستا سەرۆک بارزانانی دەڵێ کات نەماوە کات نەماوە دروست کات نەماوە بە پێ ئەو پلانێک کە لە پەرلەمانی کوردستان هەیە و ئەو قانونەی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئێمە سەرۆکی هەرێم لەو ماوەیەدا کە تقریباً دەڕۆشتر لە 2 هەفتە دەرباس نابێتن هەڵ دەبژێرێتن یەکسەر سەرۆکی حکومەت ئێستاوە ماوە بۆ گفتوگو ماوە پارتی گفتوگو ئەکاتن ئەنی وتیان مەنسوبمان ناوێن ئێستا شەڕیانە لەسەر مەنسب خو مشکلی ئێمە مەنسب نییە وتمان ئەم حکومەتە بۆ ڕازیکردنی حزبەکان دروست ناکەن ئەم حکومەتە بۆ ڕازیکردنی خەڵک دروست دەکەن ئەم حزبانەی تر پارتی نەچاری کردووە هەندێک لە شتی خۆی بێتە خواری کاکە بەس بۆەوەی ئەم کوردستانە تێک نەچێت ئەمە پێناسەی پارتیە کوردستان بپارێزین هەدەفی سەرەکی ئێمەوەیە ئێوە وەکو فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بەنیازی چین چ پرۆژەیەکتان هەیە؟ زۆر سپاس دیارە ئێمە وەکو فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای ئەم خولەی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکەمان کۆمەڵک پرۆژە یاسا لە کۆمەڵک بابەت و ڕەهەندی جیاواز حازری کردووە نزیکەی 20 پرۆژە یاسایە لە کۆمەڵک سێکتەری جیاواز کە تایبەتمەندن بە بڵێن ژیانی خەڵکی کوردستانەوە زیاتر و بە مەسەلەی شەفافیەت و بە مەسەلەی سەروەربوونی یاسا و بە بابەتی دەکرێت بڵێ مافەکانی ژن یعنی لە هەموو ئەو بابەتە جیاوازانە کۆمەڵک پرۆژە یاسای جیاوازمان حازر کردووە لەسەر مەسەلەی بە تایبەتیەوەی کە بەلای ئێمە زۆر گرنگ بووە ئەو دروشمەی کە لە هەڵبژارنەکاندا هەڵمانگرت هەر سێ دروشمەکە دەمانەوێت بیکەینە بڵێن لە چوارچەوەی پرۆژە یاساکاندا بیکەین بە یاسا بۆ ئەوەی کە بتوانین بەڵێنەکانی خۆمان کە هی کاتی هەڵبژاردنەوەکو خۆی جێبەجێکەین سەبارەت بە کارەکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بەنیازی چی؟
خۆتان دەزانن ئەم پرۆژە یاسایی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان هەیە بۆ کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم ڕەهەندێکی سیاسی هەیە سەرەڕای ڕەهەندە قانونی و دەستوریەکەی بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی ئەو پاکێجەی کە ڕێکەوتنمان کردووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و ئەو تێبینیانی خۆمان کە لە زمانی قانونەکە کاتی خۆی نەمانتوانیوە بیچەسپێنین و لە ناوهۆڵی پەرلەمانی کوردستاندا لە چوارچێوەی گفتوگۆکاندا پێشنیارەکانی خۆمان داوەتە لیژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێستا ئەو پێشنیارانەی ئێمە لە ناو ینی پێشنیازە یاساکەدا تەسبیت کراوە و چاوەڕێی جەلسەی دەنگدانین بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین لۆبیمان بۆ کردووە بتوانین دەستەبەری خواستەکانی خۆمان بکەین. باشە زۆر جار فراکسیۆنی یەکێتی یان خودی یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە تۆمەتبار دەکرێت لە چوارچێوەی دانوستانەکان ئەگەر هەنگاوێک بێتە پێشەوە لە ڕۆژێکدا بۆ بەیانی و دوو بەیانی دوو هەنگاو دەچێتە دواوە. یعنی دەگوترێت هۆکاری دواخستنی کابینەی داهاتوی حکوومەت یەکێتی لی بەرپرسە. زانی چۆنە جارێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی ئەو پاکێجەی کە دەکرێت بڵێم گفتوگۆی لەسەر کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا هەنگاو هاتنە پێش و چوونە دواوە نەبووە بەڵکو ئێمە قۆناغ بە قۆناغ یعنی قۆناغ بە قۆناغ لە زمانی ئەو دانوستانانی کە کردومانە هەنگاوەکانمان بەیەکەوە بردۆتە پێشەوە بەڵام خۆت دەزانێت ئیتر دانوستانە مەرج نییە ئەوەی کە تۆ خواستە 100% بەدی بهێنی و لایانی بەرامبەریش مەرج نییە کە دێتە دانوستانەوە ئەوەی کە بەرامبەرەکەی دەیەوێت 100% بیبەخشێ لەبەرەوە لە زمانی ئەوە حتمما دەکرێت بڵێم ئەو بۆ چوونە جیاوازانە تەسیراتی دەبێت لەسەر میکانیزم و شێوازی دانوستانەکان لەبەر ئەوەیە جینایەتی نیشتیمانی کوردستان لە سەرتاوە هەڵگری بڵێن پاکێجێکی تایبەتی خۆی بووە کە لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەسەند کراوە و لە چوارچێوەی دانوستانیش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەو پەڕی محاوەلە و جوودی خۆی کردووە کە ئەوەی کە سەرکردایەتی خواستی بووە بەدەستی بهێنێ کە خۆشبەختانە لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گەیشتنە ئەو حاڵەتی کە دەکرێت بڵێم ئێستا ئێمە لە چوارچێوەی ئیتیفاقێکین تەنها واژووکردنی ماوە بۆیە ئێستا هیچ ئیشکالێکمان نییە. باشە کەی واژووی دەکەن بۆچی واژوو ناکرێت؟ طبعا خۆت دەزانی ینی حتمما ئاسان نییە وچە نەزەری کۆمەڵێک حزبی سیاسی جیاواز کۆمەڵێک ئایدۆلۆجیتی جیاواز کۆمەڵێک ڕوانگەی جیاواز بۆ حکومڕانی هەرێمی کوردستان بۆ شێوازی کارکردن بەیەکەوە لە ناو پەرلەمانی کوردستان بۆ ئیدارەدانی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان هەر هەمووی بەیەکەوە بە ئاسانی لەگەڵ یەکتریدا کۆ بکرێتەوە بەڵام ئەوەی کەمای خۆشحاڵیە من پێم وایە قۆناغە سەختەکانمان تێپەڕان هەمومان بەیەکەوە ئێستا کۆمەڵێک شتی جوزئی ماوە کە دەکرێت بڵێم خاڵی خلافە ئەویش لە بینی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان نا بەڵام حتمما پەیوەندیشی بە ئێمەوە هەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەگەڵ چارەسەرین ئێمە لەگەڵ ئەوەین کە تەفاهممان لەگەڵ یەکتریدا هەبێ ئێمە لەگەڵ ئەوەین کە هەمومان بە یەکتریەوە لەگەڵ یەکتری بین بۆیە ینی من پێم وایە لە چەند ڕۆژی ئایندە لە دەرفەتی زۆر نزیکی ئایندەدا ئێمە دەگەینە ئەم لێگەیشتنە و ئەم ینی بڵێن خاڵە کۆتاییەکە کە واژۆکردنی ڕێکەوتن نامەکەیە و لە هەمان کاتیشدا بەیەکەوە کارکردنی هەمومانە بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە ئێمڕۆژ لە پەرلەمانی کوردستان جەلسەی پەرلەمان نەکەین کە ئەمە دەکرێت بڵێم تۆزێک ئیشکالاتی پەیڕەویشمان بۆ دروست دەکات بەڵام دەرفەتدانە بۆ ئەوەی کە دووبارە بەیەکەوە بینەوە نەک بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنانەی کە کراون لە باریەک بچن بۆیە دەبێت خواستی ئێمە وکو یەکێتی و خواستی برادرانی گۆڕان وکو بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانیش کە لە ئێستادا مکلفە بە پێکێنانی حکوومەت حتمما دەبێت ئەم خواستانە بکەینە یەک خواست بەیەکەوە بۆ ئەوەی کە لە یەک بەرنامەدا کۆی بکەینەوە کە ڕوانگە جیاوازەکانن بەڵام لە یەک بەرنامەی بەیەکەوەی بۆیە من پێم وایە کاتی زۆری نەماوە بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنانە واژۆ بکرێن وإنشاء الله حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان دوای بە کۆبنەوەی سێقۆڵی یەکلا دەبێتەوە یان هەروەکو پێش و پارتی لەگەڵ بزوتەوەی گۆڕان پارتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی بەجیە لە ئێستادا خۆتان دەزانن یعنی دۆخەکە هەمومان وازەحە لە بەرچاومان لە ئێستادا وەکو وتم پارتی دیموکراتی کوردستان مکلفە بۆ ئەوەی کە حکوومەت پێک بهێنێ و ئەو لە دانوستاندایە لەگەڵ لایەنەکاندا من پێم وایە بۆ چارەسەرکردنی ئەم خاڵی کە خاڵێکی جوزئیە پارتی دیموکراتی کوردستان لەسەر خەتە بۆ چارەسەرکردنی بەڵام ئەو بوومانایە نایەت ئێمە گەر بڕیار بێ لەم حکوومەتەدا بەیەکەوە کار بکەین حتمما دەبێت لەگەڵ یەکتریشدا دانیشتنی سێقۆڵیشمان هەبێ و دانیشتنی فراوانتریشمان هەبێ چونکە ئەم وڵاتی هەمومانە چ بەوانەمان کە بەشداری حکوومەتین چ بەوانەشمان کە دەبن بە ئۆپۆزیسیۆن. باشە قسەی زۆر لەسەر ئەوە هەیە یەکێتی دەیەوێت بە شێوەک لە شێوەکان پەیوەندی ڕێکەوتنی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان ئەنی لێک بترازێ کێشەی لێ بکەوێت بە پێچەوانەوە.
بە پێچەوانەوە بەشداریکردی بستنەوەی گۆڕانتان پێ باشە بە لەکە پێچەوانەوە ئێمە و کوێچێتی نیشتیمانی کوردستان بەشداری هەموو لایەنەکان بە بزوتنەوەی گۆڕانی شەو پێمان باشە لە کابینەی حکوومەت و باسەریح بەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا بە درێژایی 2 ساڵ مفاوەزاتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کرد بۆی پەیوەندی برادرانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان یەک بخاتەوە کە خۆتان دەزانن ئەو کاتەش زۆر تەعن کراید بەڵام لە ئێستاشدا کە ئێمە هەمومان بڕیار وایە بەیەکەوە حکومڕانی و ئیدارەی ئەم وڵاتە بدەین بە تەئکید پێمان باشە پەیوەندی هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتری باش بێت. بەڕێستان یەکێک بوون لە کاندیدەکانی پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەو پۆستە ئێستاش یەشێتی چاوی لەسرە ئەم پۆستە یەکێتی وەریگرتووە نەک چاوی لەسرە یەکلا بۆتەوە کاندیدەکە هێشتا یەکلا نەبووتەوە طبیعی ئێمە حزبی سیاسین بۆ حاڵەتێکی ئاسایشە لەناو هەموو حزبێکی سیاسی لە جیاتی ئەوەی کە یەک کەس تموحی پۆستێکی هەبێت چەند کەسێکی جیاواز تموحی پۆستێکی هەبێ و ئەمە شتێکی واردە لە هەموو حزبە سیاسیەکان وایە بەڵام دوجار من دڵنیام چی لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەکرێت بڵێم ڕێکەوتن و تەفاهم و پاراستنی یەکڕیزی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هەمومان ئیلتیزام بە سەروەری و بە گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکەین. بابزانین بۆچوونی ئێوە چیە لەسەر دواکەوتنی پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک بە پەرۆشی چاوەڕێی پێکهێنانی حکوومەتە بەڵێ دیارە دواکەوتن و یا پێکنهێنانی کابینەی داهاتوو ئەمە گرفتێکی گەورەیە لە هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر خەڵکی هەرێمی کوردستان باجی گەورەی ئەمە ئەیەن چونکە هەمومان نەزانین لە ڕابردووە کۆمەڵی ئەزەماتی گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو لەبەرەوە ئێستا هەموو لایەک و خەڵکی کوردستانی ژوا ئەخوازیەکە دەست و برد کرێ لە کابینەی داهاتوو لە دروستکردنی حکوومەتی هەرێم لە کابینەی داهاتوو لەبەرەوەی ئێستا گەورەترین گرفتی خەڵک ئێستا ئەوەیە کە ئەم حکوومەتەی ئێستا حکوومەتی کاربەڕێکەرە. باشە ئێستا ئێوە ڕێکەوتنتان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە دابەشکردنی پۆستەکان ئەو پاکێجانەی کێوە هەتانە دەتوانن حکوومەتیش پێک بهێنن وەستان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم قۆناغا بە ئاسایی دەبین. دیارە لە ڕابردوو ئێمە لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنێکمان هەیە ئەو ڕێکەوتنە یعنی هەردوو لامان مولزەمین منەتوانم وەکو خۆمان وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو فراکسیۆنی گۆڕان ئێمە مولزەمین بە خاڵ بە خاڵ و بڕگە بە بڕگەی و ڕێکەوتنە سیاسیە چونکە ئێمە لە ڕابردوو زۆر بە دیقەتەوە هاتوین کارمان کردو یعنی یا وعدمان ناوە بە خەڵکی کوردستان و بە تایبەتی و ڕێکەوتنە سیاسی ئێمە ئەزانین کە مەسلحەتی خەڵکی تێدایە لەبەرەوە کە مەسلحەتی خەڵکی تایە ئێمە بەلامانەوە گرنگە ئەو ڕێکەوتنە سیاسیە خاڵ بە خاڵی و بڕگە بە بڕگە جێبەجێ بکرێ و هەردوو لاشمان ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکرات مولزەم بین بەو ڕێکەوتنە سیاسیەوە لا نەدەین لە هێڵە گشتەکەی کە هەردوو لامان ڕێکەوتون لەسەری کە پێوترێ ڕێکەوتنی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوە ئێمە مولزەمین بە ڕێکەوتنی سیاسی و لە هەرێمی کوردستانی واقعێکی شەیە لە هەرێم واقعێک هەیە هەندێک پرس هەیە پرسی یعنی ئەو پرسانە پرسی نیشتیمانی و نەتەوەین و هەندێک بابەت هەیە ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان کۆدەنگیەک هەبێ یەکدەنگی هەبێ یەکگرتوویەک هەبێ بۆ ئەوەی بتوانین هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە کابینەی داهاتوە مشارەکەبوونەوەی گفتوگۆکان ئاساییە نەخێر ینی درێژبوونەوەی گفتوگۆکان ئاسایی نییە بەڵام بەڕاستی ئیتر کاتەکە گونجاوە هەر هێزێکی سیاسی بە بیانووی جۆرا و جۆر مماتەڵە و دواکەوتن بە دروستکردنی کابینەی داهاتوو بکە ئەمە لە داهاتوە مقەسیرە و لە داهاتوە خەڵکی کوردستان باوەڕ ناکەم ڕەحمی پێ بکە لەبەرەوە ئێمە من جارێکی کە تەئکید دەکەم ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان مولزەمین بە ڕێکەوتنی سیاسی و مولزەمین بەوەی کە دەست و برد بکرێ باشە بۆ ئەوەی کابینەی داهاتوو حکومەتی داهاتوو تەشکیل بکرێ و ئێمە لە فراکسیۆنی گۆڕان هەموو ئامادەکاریەک هەیە باشە بۆ ئەوەی دەست و برد بکرێ باشە لە پرۆژه ئەو پرۆژانەی کە حازر کراوە بۆی دەنگی لەسەر بدرێت و دوجار سەرۆکی هەرێم هەڵبژێرێت و دوجار یعنی دواتر کابینەی داهاتوو تشکیل بکرێت. باشە ئێستاش بزوتنەوەی گۆڕان هەر سوورە لەسەر ئەوەی پۆستی سەرۆکی هەرێم دووجێگری نەبێ یەکجێگری هەبێ. بەڵێ من نتوانم لێرەوە جاری چکە تەئکید بکەمەوە هەم بەناوی بزوتنەوەی گۆڕانی شۆ و هەم بەناوی فراکسیۆنەکەی خۆشمانەوە توانم لێرەوە بڵێم
ئێمە لەگەڵ دوو جێگری نین دوو جێگری مەسلحەتی خەڵک لەوانە سەرۆکی هەرێم دوو جێگری هەبێ و لە ڕابردووشە بە پێی قانونەکەی ڕابردوو بە پێی یاساکانی ڕابردوو سەرۆکی هەرێم تەنها یەک جێگری هەبووە لەبەرەوە بە بڕوای ئێمە داتاشینی پۆست یعنی ئەمە خراپە لە داهاتوو ئەمە بێ بەنەریت ئەبێ بە فەرهەنگ و ئەوانە ئەمە شتێکی خراپە لەبەرەوە حەق وایە هەمومان مولزەم بین تەنها بە یەک جێگر کە پێوترێت جێگری سەرۆکی هەرێمی کوردستان. باشە مەترسی هەیە لەسەر ڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان هیچ مەترسێکتان هەیە لەوەی کە هەندێک جار یەکێتی هەندێک پۆست داوا دەکات بە شێوەیەک لە شێوەکان لە پشکی بزوتنەوەی گۆڕان؟ نەخێر ئێمە هیچ ترسێکمان لە ڕێکەوتنی سیاسی ئێمە و نێوان برادرانی پارتی نییە چونکە ئێمەم ڕێکەوتنە کە کردومانە لە پێناوی مەسلحەتی خەڵک کردومانە ئێمە باسی خۆمانەکەم وەکو گۆڕان کردومانە تا ئەو جێگەی کە بزانین مەسلحەتی خەڵکی تێدایە ئامادەیمان تایە بەڵام ئەگەر لایەنی بەرامبەر لە ڕاستیە لە بریەوەی هەنگاوێک بۆ پێشەوە بێ دوو هەنگاو بۆ دواوە بچێت ئەمە ئەو کاتە قابلی مناقەشەیە قابلی ئەوەیە کە ئێمە جارێکیکە پیاچوونەوە بکەین بەڵام ئێمە وەکو گۆڕان ئێستا مولزەمین بە ڕێکەوتنی سیاسی خۆمان لەگەڵ برادرانی پارتی. باشە سەبارەت بە کاندیدەکانتان تاوەکو ئێستا بە فەرمی کاندیدەکانتان ئاشکرا نەکرد. بابەتی کاندیدەکان ئەوە بابەتێکە پەیوەندی هەیە بە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانەوە بە پێی دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان جواتی نیشتیمانی بەرزترین دەسەڵاتە و هەموو پرسێک کە پەیوەندی هەیە نییە هەموو پرسێک کە پەیوەندی هەیە بەنی بە پرسی یەکلاکەرەوەی ناو بزوتنەوەی گۆڕان ئەوە دوجار جواتی نیشتیمانی ئەم پرسە یەکلایی ئەکاتەوە و ئەم پرسە لە جواتی نیشتیمانیش باشە برادرانی ژواتی نیشتیمانی دیراسەیەم بابەتیان کردووە و لیژنیان بۆ دروست کردووە ئێستا لیژنەکە تقریبان تا ڕادەیەک ئەتوانم بڵێم وردە دەست بەکارە بێ بۆ دیاریکردن و دانانی کاندیدەکان و بە پێ و سیڤیانەی کە هاتۆتە ژووری حکومەت و پەرلەمان. باشە بۆچی ئێوەکو فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان سەقفێکی زەمەنی دیاری ناکەن یعنی بۆ کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بۆ ڕاستپاردنی ینی کاندیدی داهاتوو بۆ کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئێمە ئەتوانین لە فترەیەکی زۆر کەما هەموو کاندیدەکانی خۆمان یەکلا بکەینەوە طبیعەتی بزوتنەوەی گۆڕان وایە یعنی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان وایە لەبەرەوە دوجار هەموو لایەکمان مولزەمین بە سیاسەتی بە سیاست و بڕیاری یەکلاکەرەوەی بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە بۆ ئێمە ئەتوانم لەوەیە بۆ لایەنە سیاسەکانی کە تا ڕادەیەک ئەم پرسێکی قورس بێ باشە یعنی بە ئاسانی نەتوانن کاندیدەکانیان یەکلایی بکەنەوە بەڵام ئەوەندەی من تێگەشتوم لە 10 ساڵی ڕابردووە ئەوەندەی من تێگەشتوم لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان بێوێ هەر پرسێک کە پەیوەندی بە پرسی سیاسیە بزوتنەوە هەبێ پەیوەندی بە پرسی یەکلاکردنەوەی هەموو ئەو پرسانە بێ کە دوجار گۆڕان قەراری لێ ئەیە گۆڕان ئەتوانێت لە فترەیەکی زۆر کەما ئەم بابەتە یەکلایی بکاتەوە. باش پێتان وایەکەی حکوومەت پێک دێت ئەگەر بە حەزی ئێمە بێ وەکو بزوتنەوەی گۆڕان یا وەکو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان پێمان خۆشە هەفتەی داهاتوو کابینەی داهاتوو تەشکیل بێ. زۆربوونی داخوازیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەرگرتنی پۆستی زیاتر لە پارتی دموکراتی کوردستان وەک بەرپرسانی پارتی و بەرپرسانی بزوتنەوەی گۆڕانش باسییان لێوە کرد تاکە هۆکارە کە گفتوگۆکان بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان و کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ ئێستاش و بۆ چەند ڕۆژی داهاتووش دوا بکەوێت. ئێستا خەڵکی کوردستان چاویان لە تەواوی حزبەکان و بە تایبەت لە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرن و پۆستەکان نەکەنە گرفتی سەرەکی لەوەی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دوا بکەوێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.